بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەڵقەی جارەمان ئەڵقەیەکی زۆر تایبەتە لە شاری هەڵەبجەی شەهید، لە مینومنتی شاری هەڵەبجەی شەهید بۆ یاد و زینوکردنەوەی زانا و علامەیەکی گەورەی کوردستان کە ئەویش حەزرەتی شێخ عەبدوڵڵای خرپانیە کە مامۆسای مەولەنا خالیدی نەقشبەندی نالی و زۆرێک لە زانا و داناکانی کوردستان و زیاتر لە 70 ساڵ تەدریس و حوجرە و مزگەوتی بردووە بەڕێوە. لە کاتێکە ئەم زانایە یەکێکە لە زانا هەرەکەڵە ناودارەکانی کوردستان، بەڵام بەرهەم و نەوەیەکی دوور و درێژی هەیە و زیاتر لە 300 ساڵە مەدرسەی ئەم زانا گەورەیەکە ڕژاوەتە ناو هەڵەبجەی شەهید و لە مزگەوتی جامیعات دەوام و بەردەوامی هەبووە. دەستخۆشیکی زۆریشمان هەیە بۆ ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کە هەڵسان بە سازدانی ئەم کۆڕبەندە زۆر جوانە و پێشکەشکردنی زانایەکی گەورە بە کوردستان و نەوەی تازە و نەوەی پێگەیشتووی موسڵمانان تا زاناکانی خۆمان علامە و بەدیهەکانی خۆمان بناسنەوە و جارێکی تر ڕێڕەوی ئەم زانا گەورانە لە کوردستانە زیندوو بێتەوە و ببێتە هۆی ئەوەی کە گەشانەوەیەکی گەورە لە کوردستانە و زیینوبوونەوەیەکی گەورە لە کوردستانە بۆ کەلەپور و بۆ کللتوری زانایانمان بکەین کە ئێستش ئەتوانین سەر لە نوێ سوود لە بەرهەم و لە داناییەکانی ئەوان ببینین و پێویستمان بە کەسان و وڵاتانی تر نەبێت. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. مامۆسا مەلا عەبدولکەریمی مودەڕێس دەربارەی شێخ عەبدوڵڵای خرپانی دەفەرمێت. ئەم زاتە کوڕی شێخ ئیسماعیلی، کوڕی شێخ محەممەد کۆستەی تەکیەیی قەرەداغی حوسەینیە. شێخ محەممەدە کۆستا لە تەکیەی قەرەداغ لەدایک بووە و لە ساڵی 1910 کۆچی لە گوندی تەکیەژنی هێناوە و پاشان گواستوێتیەوە بۆ دەوروبەری گوڵعنبەر واتە خوڕماڵی لای هەڵەبجە. لەوێ نیشتەجێ بووە تا کۆچی دوایی کردووە گۆڕی لە نزیکی ئەحمەد ئاوای ئێستادایە. هەروەها مامۆسای مودەڕیس دەفەرمێ لە شێخ محەممەد کۆستە تەنها شێخ ئیسماعیلی لە بەجێ ماوە. ئەویش هاتووە لە دی خرپانیا دانیشتووە و لەوێ ماوەتەوە تا خوا شێخ عەبدوڵڵای پێبەخشیوە. ئەم شێخ عەبدوڵڵا هەرچەندە مێژووی لە دایکبوونی دیار نییە، بەڵام بەپی ئەوەی کەوا با و زانراوە نزیکەی 100 ساڵ تەمەنی بەسەر بردووە لە ساڵی 1254 کۆچیە لە دنیا دەرچووە، کەواتە دەبێ لە دەوروبەری 1155 کۆچیە لەدایک بوو بێت. علامەی زەمان شێخ عەبدوڵڵای خرپانی ئەوەندە خاوەنی مەکانەتی زانستی بووە کە لەو سەردەمەیە 3 کەس مەشهور بووە: شێخ عەبدوڵڵای خرپانی و مەلا ئیبراهیمی بیارەیی و مەلا جەلالی خوڕماڵی و حەزرەتی مەولانە خالیدی نەقشبەندی لای هەرسێکیان دەرسی خوێندووە. گەورەترین مایەی سەربەرزی و سەربڵندی شێخ عەبدوڵڵای خرپانی لە تەواضوعەکەیە ڕەنگی داوەتەوە. کەسێکی بێنەفسی خۆبەکەمزان و دوور لە هەوای نەفسی و خاوەنی قەناعەتێکی تەواو و دوور لە هەموو هەڵپەیەکی ژیان بووە. بەپێی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من تواضع لله رفعه الله، ئەوەی لەبەر ڕەزامەندی خوا گردنکەچی و خاکێتی بنوێنێ، خۆی بەکەم بزانێ، خوای گەورە بەرزیەکاتەوە. دیارە ئێمە سەبارەت بەم کەڵە زانانەی کە لە ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارەزوورە کە ژیاون و خزمەتی زۆریان بە ئاینی ئیسلام و گەلی کوور کردو زۆر کەم تەرخەمین. بەداخەوە ئەم کەسایەتیانە هەتا ئێستا لە ئاسی خەڵکی ڕۆشنبیریشان نایناسێ، نەک چ جای ئەوەی کەنەوەی نوێ و ئەو کەم تەرخەمیە گەڕێتەوە بۆ ئێمە، چونکە ئێمە دەبوو بۆ ئەرکاسین لەبەرەوە بەرپرسیارەتی ناساندنی ئەم کەسایەتیانە کاری ناوەندە ڕۆشنبیرەکانە. ئێمەش بە ئەرکی خۆمان زانی سەرەتا تەبان ئێمە لە کۆمەڵی ئاستا ئیشمان کردو ئەو ڕێکخراوی دۆستان لە ئاسی ئەدەبی و فەرەنجی و کەلتوریە، بەڵام ئەمەش ئەگەڕێنەوە بۆ لایەنی ئاینی، چونکە لایەنی ئاینی بۆ خۆی لایەنێکی گرنگی ژیانی ئێمەوە، ئەمە خۆشمان موسڵمانین بە زانایەکی گەورەی کورد دەستمان پێکردن لە ناوچەکە کە ئەویش حەزەتی شێخ عەبدوڵڵای خرپانیە.
شاوڵای خرپانی بە کوردی و بە کورتی شاوڵای خرپانی هەرەوەندە بەسێ ئەم بڵێ مامۆسای نالی بووە، مامۆسای مەولەیی بووە، مامۆسای مولانە خاڵیدی نەقشبەنی بووە و زۆر کەسایەتی گەورەی کە لەسەر دەستی ئەم زاتە گەورە پەروەردە بوون. شاوڵای خەرپانی نزیکەی 250 ساڵ لەوەنبەر یەکەم مزگەوت لە هەڵەبجا ئەو دروستی کردووە کە بەردەوام بە درێژای ئەم 250 ساڵ بۆ 300 ساڵە بەردەوام خزمەتی ئاینی ئیسلام و ناوەندێکی گەورەی خوێندن بووە و هەتاکو ئێستش لەوە بەردەوام و نەوەکانیشان بە ناوچەکانی کوردستانە بڵاو بوونەتەوە خزمەت بە ئاینی ئیسلام دەکەن. لەبەرەوە کاریگەری ئەم کەسایەتیە بەڕێی من هەتا ئەمێنێت و ئێمە ئەبێ ئەم کەسایەتیە وەکو خۆی بەنەوەکانی داهاتوو بە ڕۆشنبیریانش بناسین. هەر ئەوە هۆکاری ئەو بوو کە ئێمە ئەم دیدارە گەورەمان بۆ ساز کرد و لە سێ لێکۆڵەر مامۆستا محەممەد عەلی قەرداغی و مامۆستا موحسینی موفتی و مامۆستا ئاوات نەقشبەندی لێکۆڵنەوە لەسەر ئەم کەسایەتیە دەکەن و کتێبێکی لەسەر شاوڵای خەرپانی کە شێخ موحسین موفتی نووسویەتی لە هەمان کاتا بڵاو دەکەینەوە. جێگەی شانازیە کە ئەمڕۆ لە یادەوەری زاتێکی زۆر گەورە کە هەرێمی کوردستان قەرزاری عیلم و زانستی ئەوانەوە بە کۆڵەکەیەکی زانستی دانرێ لە تەواوی کوردستانە وەکو عەلامەی عێراق مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس دەفەرمێ یەکێک لە بنەماکانی ئەساسی علم و زانست لە کوردستانە سێ کوچکەی علم و زانست لە کوردستانە یەکێکیان حەزەتی شاوڵای خەرپانیە ئەو دوانەکەی تریش مامۆستا مەلا ئیبراهیمی بیارە و مامۆستا مەلا جەلالی خورماڵە خوا دەرەجاتیان عالیکا. لەبەرەوە زیندووکردنەوەی یادەوەری ئەم ساتانە گرنگی و بایەخی خۆی هەیە لە ڕووی عیلمیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی نیشتیمان پەروەریەوە، لە ڕووی دینداری و تەقوا و خواناسی و خواپەرستیەوە. حقیقەت جێگەی خۆشحاڵی و شانازیە هەوڵ بدەین ئەم بیرەوەریانە بە تەواوی معنا زیندوو بکەینەوە، چونکە شاوڵای خەرپانی بە غەیری علم و زانستانە بێت بە هیچ تێکترا نەیناسیوە. زانست بووەتە ئەوەی کە لە هەموو جیهانی ئیسلامیا دەنیاوەتەوە. علم و زانستەکەی بووەتە سەبەبی ئەوەی کە پێناسەیەکی نوێی بۆ دیاری بکە. ئەوەی جێگەی شانازیە لەم بنەماڵە گەورە ئەوەتانێت لە حەزەتی شێخ عەبدوڵڵاوە تاوەکو حەزەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم 1250 ساڵ بەردەوام علم و زانست و مەلا و مودەڕیسیان لێ نەبڕاوە. سپاس بۆ خوا. ئەمە جێگەی ئەوەیە کە ئێمە بڵێن تەحەدوث بە نیعمەتی خوایە کە ئیکەین لە دوای حەزەتی شاوڵای خەرپانیشەوە ئەو نەوە وەشانەی کە لی کەوتوتەوە هەتاوەکو ئەم سەردەمە و تا ئەوانش کە لە دوای ئێمە پێیابوون حەمد بۆ خوا هەمویان ڕێگەی مزگەوت و میحراب و مودەڕیس و مەدرسە و خزمەتکردنیان بە ئەو پەیامە پیرۆزەی کە هەڵگری مەشغەڵەکەی حەزەتی شاوڵای خەرپانی و باوباپیرانی بوو ئەمانیش بە هەمان شێوە بە هەمان گڕوتینەوە حەمد بۆ خوا لەسەر ئەو ڕێبازە پیرۆزن. کەی ژیاوە و حجرەکەی چەندی قەرەباڵغ بۆ چەند تەدریسی کردو شاوڵای خەرپانی؟ حەزە شاوڵای خەرپانی 1959 کۆچی لەدایک بووە. لە 25 ساڵیە لە 20 ساڵیە دەستی کردووە بە تەدریس. تەمەنی 20 ساڵ بووە کە مەدرسەکەی کە پێشتر مزگەوت و تەکیەی خەرپانی دروست کراوە و مزگەوت و مەدرسەی مزگەوتی جامیعە دروست کراوە، بەڵام ئەو بۆ خۆی خوێندوێتی لە مەدرسەی مزگەوتی جامیعە خوێنوێتی کە خوێندنەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 280 ساڵ لەمەوبەر کە لەوێ خۆی خوێنوێتی تایە. پێشتریش کە باوکو باپیری تیا بووە کە لە 300 ساڵ تێپەڕ ئەکا کە ئەمە ئەتوانم بڵێم گەورەترین شانازیە بۆ ئەم بنەماڵەیە کە لە ئێمەوە 8 پشت لە ناو شاری هەڵەبجا بوون. کاتێک کە دێینە سەر باسی ئەو پیاوە گەورانە کە باپیری ئێمەن و لە ناوچەکەدا بوون، پێویستەکە بە شێوەیەکی تێر و تەسەل باسی لێوە بکەین، چونکی باس نەکردنی ئەوانە بە شێوەیەکی تێر و تەسەل ئەبێتە مایەی نیگەرانی عایلەکە و تێکچوونی عایلەکە و هەروەها شەواوی عایلەکە. لەبەر ئەوە منەیگەێنم کە شاوڵای خەرپانی کوڕەزای شێخ محەممەد کۆسە بووە. شێخ محەممەد کۆسە
یەک کوڕی هەبووە کە ناوی شێخ ئیسماعیل بووە. ئەوە زۆر بلیمەت بووە لە شەڕ و شۆڕ و ئەو شتانە کە تووشیان هاتبێ. ئەویش بەس شێخ عەبدوڵای هەبووە. شێخ عەبدوڵا کوڕی ئەو حەدی کوڕی تەنهای شێخی ئیسماعیل بووە و بە شێوەیەکی تێر و تەسەل هاتۆتە پێشەوە و شێخ عەبدوڵا دەستی کردو بە خوێندن لە خەرپانیە. ئەم شێخ عەبدوڵایە کە دەستی کردو بە خوێندن لە سەرەتادا بینێ لە هەڵەبجە و بینێ لە خەرپانی و بینێ ئێتر ئەوا لەو گوزەرانە خوێندێتی. بەس ئەبیسێ کەوا خزمێکی زۆر نزیکیان هەیە کە حەیدەرەکان هەموویان مامۆستای بەرز مامۆستای عەلامە شێخ عەبدوڵا ئەڕوا بۆ خزمەتیان بۆ ئەوەی کەوا ئەو ئیلمە وەربگرێن. لەبەرەوە ئەچێتە ئەو دێیە لای پیرەمەگرونە من چووم دۆزیمەوە و سەریشما لەو کەسانە و کوڕەزایەکی ئەو حەیدەریانە کە ناوی حاجی تۆفیق بوو بینیم و کوڕی حاجی تۆفیقیشم بینی. بەڵێ لەوێ زۆر شمەرگرت پێش ئەم وەقایعە، پێش ئەوەی کەوا تووشی ئەم نەخۆشیە بووم نەتوانم بدوم بە تەواوەتی. هاوردمەوە بۆ ئێرە. لێرە ناونیشانی محەممەد مەردانی هەندامێ ئەوان وتیان ئەوەشی زۆر لایە، ئەگەر بچیتە لای ئەدا تێ هەموو شتەکان. بەڵێ چوومە لای محەممەد مەردان. ئێستاش خۆشەویستێکی هەیە، ئەوەنە پیاوێکی چاکە کە ئینسان متحەیرە بێ بەو پیاوەوە کە چۆن ئەتوانێ شێوازی ئەمینە با بەڕێوە. لە ئیزاعەی دەنگی کوردستانە گۆرانی تەقدیمەکە بەسمەوەیەکە نەخۆشی دڵ لێیاوە، عەمەلیاتی کردووە، عەمەلیاتەکە کۆتایی هاتووە شکر قسە لەگەڵم ناکردوتی یە بۆ لاو. بەڵێ شێخ عەبدوڵا ئەچێتە لای ئەو مەلا ساڵحە لەگەڵ خۆیان ئەچن بۆ ئەوێ لەوێ دەستەکەن بە خوێندن تا خوێندن تەواو ئەکەن و بە شێوەیەکی تەواو کە ئەو دەرزانە کە ئەوان ئەی خوێنن حەجی لەم مەنتیقانیە نەبووە وەنیە و ئەوان ئەوەنە زیرەک بوون هەر هەمویان وتووە باوە شەغڵ ئیتر ئەبێ بە بەحری علم لەو بوارە حتا هاتوون دوایی هەندەسەیان لا خوێندووە و جەبریان لا خوێندووە و چەند شتیکە کیمیا فیزیا هەموو شتێک لە باوە شەغڵاوە وەرگیراوە و خوێنراوە. ماڵەکەی ئەو ماڵی کەشم هەموو کۆسەد هاوردێتی و تاسیسی کردووە. ماڵەکەی مامۆستا شێخ جەمیلی موفتیە کە بەرامبەر مزگەوەی جامێعەیە کە ئێمە ئیتیانی شەجە بووین. ئینجاکە لە شەم هەموو کۆسە شێخ ئیسماعیلیە. شێخ ئیسماعیلی یەتۆ تێدانیشی شعبڵەی خەرپانی بەسان ئەچێتۆ هەڵەبجە بە هاوێنانە چێتۆ خەرپانی. دڵیان نایە بە هیچ کلۆجێ بە هیچ شێوەیە ئەو
دارمەقامە جێبێڵن ئەو خانوانە جێبێڵن. باسی شەمحەمەوە کۆسە کە لە تەکیەوە هاتووە لەوێ لەدایک بووە لەوێ ژنی هێناوە هاتووە بۆ هەڵەبجە لە کاتێکا دەشتۆتە هەڵەبجە نەخۆشیەک لە هەڵەبجا هەبووە تر بە شەمحەمەوە کۆسە باوەشە هەمە کۆسە زۆر خوێنەوار و بلیمەتە بێ خەڵکێکی زۆر لێی کۆ بێتەوە لە مەنتیقەی هەڵەبجە بە تایبەتی سیانزە ماڵە پیافەکانیش کۆ ئەبنۆ ئەرزوو ئاوشتی ئێنێ ئەو پارتە ئەرزەشی ئێنێ کە بەرامبەر بە مزگەوتی جامیعە بیکا بە خانوویە بۆ خۆی لەسەر 508 مەترە بێت باوەشە حەوکۆسە ئەیکا بە خانوو اینجا کە ئەچێتە خەرپانی لە خەرپانی مناڵێکی ئەبێت لەوێ ناوی شێخ ئیسماعیلە لە شێخ ئیسماعیل زۆر زانایەکی عالمی بەرزە بێت و زۆر ئازا ئەبێت حتا کە یانەوێت لە جوانڕۆوە هجووم بێنن بۆ سەر هەڵەبجە بە خۆی و 26 کەسۆ ئەتوانن دیفاع بکەن لەو منتیقەی هەورامان و هەڵەبجە بەس ئێمە نازان ئەو 26 کەسە خۆ ماوەکەی کەمە ئەوەنە زۆر نییە کە بگەڕێنن بزانن ئەو 26 کەسە کێ بووە اینجا کە باوەشێخ ئیسماعیل شێخ عەبدوڵای ئەبێت بە شێخ عەبدوڵای ئەبێت لە شێخ عەبدوڵاش 5 کوڕی ئەبێت لە 5 کوڕەکەش نەوەی ئێمە ئەچێتۆ سەر باوەشە مەحموو نەوەی شێخانی خەرپانیش ئەتنە سەر نەوەی شێخ عەبدولکەریم یعنی شێخانی خەرپانی هەمومان یەک پشتین هەمومان لە باوەشە عەبدوڵای خەرپانین لە خوا بەزیابێت تا ئیستا مەلامان لێ نەبراوە لەم بنەماڵە وەکو مامۆستا مەلاکەریم ئەیفەرموو من بەلامە زۆر عەجایە بە 350 ساڵ تا ئیستا لەو بنەماڵی شێخ عەبدوڵای خەرپانیە خوێنەوار نەبراوە نەک خوێنەوار یعنی مەلایان لێ نەبراوە اینجا کە باوەشە غەوڵا عالمێکی زۆر بەرزە بێ هەند مناڵەکانیشی هەم عالمی بەرزە بن ئێمە کاتێک سپاسی خوا ئەکەین بۆ سپاسی خوا ئەکەین کە کاتێک کە لێمان قەومە 74 کە چوینە خەرپانی بەڕاستی شێخانی خەرپانی زۆر بە دڵێکی فراوان و هاتن بەرەو پیریمان وەکو کاحا شێخ ڕەوف کە کوڕی مامە شێخ ئێمە مامە شێخ ئیسماعیلی پێڵێن کاشە حەمە غەریب کاکۆ ڕەحمان هەمویان بە عام کاشە کامین کە شێخ جەمیل و ئەوانە کە زۆر خزمەتیان لێکردن هەموو جارەیە کرد بە سوحبەت حا شێخ ڕەوف خوا عەفوی کا وەزعی باش بوو قورئانێکی هەڵواسی بوو بە بلمیتەکە 3 ژوور بوو 2 ژوور و هەیوانێک بوو ژوورێکیش لەسەرەوە بوو باڵەخانەیە بوو بە پەیژە ئێمە یەخستبووە سەرۆ کاک نورەدینیش مامە نورەدین خوا عەفویکە لە ژوورێکا بوو خۆشی لە ژوورێکا بوو مامە شێخ ئیسماعیلش لە خوارەوە لە چەند ژوورێکا بوو ئەتر زۆر خزمەتێکی عەجایبە هەموو جارێ بە حاشە ڕەوف ئەیوب ئامۆژن قەت ئەم مناڵانە هین نەکەی برسی نەکەی ئەوە ئەبینی ئەوە هەمووی پارەیە پارەش نەبوو هەر قورئانێک بوو ئەیوب هەر چەندێک و ویست داوا بکە من لە خزمەت بەڕاستی ئێمە سوپاسی ئەوەیان نەکەین ئەبێ ئینسان لە بەرچاوی بێت حتا کاشە حەمە غەریب هەموو جارێ قاپێ ماسیەگر بە دەستیوە ئینسان نابێ ئەم شتانەی لەبیر بچێ بەڕاستی ئەی هاورد ئەیوب ئامۆژن ئەمە بۆ مستەفا و حەمەمین بابی خۆم بەڕاستی ئەو بنەماڵەیە زۆر بنەماڵی شێخ عەبدوڵای خەرپانی تا بڵێ یعنی ئەهلی عیلم بوون ئەهلی خێر بوون مەکتەبەکەش کە ئیسا ئەو خانووی کە بەرامبەر مزگەوتی جامیعەکە کە باوەشە غەوڵا یا باوەشە معرفیش شێخ محەمەد کۆسە دروستکراوە دوایە بۆ بە شوێنی باوەشە غەوڵا لە سانە لە هەڵەبجا بوو لە هاوی ناچۆتە خەرپانی دوایەوە بۆ باوەشە مەحمووش دەستکاریەکی کردووە قاتی سەرۆی کردووە کتێبخانەکەشی هەر لەویا بووە مزگەوتی جامیعەش لەم بەرەوە بووە ئەو کتێبخانەیە زۆر پیرۆز بووە حتا من بیرم یەت کە نەخۆشیان ئەهێنا بڕوا بکە وەکو شێتی لێ هاتوبوو ئەنواع نەخۆشی ئەها سوبحان الله شیفا لای خوایە ئەیان بردە کتێبخانەکە کوڵەیەشە کرد ئەکرایە نەختێ ئاوەوە ئەیان نایە ساق و سەلیمە بوویەوە چەنەها کەسی وا چەنەها شت بینراوە لەو کتێبخانە کە پیرۆزی ئەو کتێبخانەیە
کە دەنگی زیکر و هینی لێ هاتووە بە تایبەتی شەوی جومعات ئەمە جێگەیەکە کە ئەبێ بەحث بکرێ بەڕاستی ئیسلام زۆرمان پێ ناخۆشە کە وەکو کەلاوەیەکی لێ هاتووە شوێنی باوەشە وڵات چونکی ئەوە ئەگەر لە وڵاتان ناوایە زۆر ئیحتیمامە چونکی باوەشە وڵات بەڕاستی گاڵتە نەبوو ئوستازی مەولانە خالیدی نەقشبەندی بووە ئوستازی حتا مەولەویش بووە لام وایە ئوستازی ناڵی بووە ئوستازی زەهاوی بووە ئوستازی چەنەها ئینی کە بووە مامۆسای کە بووە مامۆساگیان پێمان خۆشە بڵین نهێنی گەورەی شعبڵای خرپانی ئەم زاتە گەورانی کە لە کوردستان نابوون مامۆسامە لە باقری بالێک مامۆسا گەورەکانی ئەم کوردستانان نهێنی گەورەی ئەم پیاوانە لە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على سيدنا رسول الله وعلى آله وصحابته ومن والاه پێشێکی دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە لەم ڕۆژە پیرۆزاکە لە دیداری حەزرەتی شێخ عەبدوڵڵای خرپانیە قدس الله روحه نهێنی گەورەی ئەم پیاوە بە تایبەتی شێخ عەبدوڵڵای خرپانی لەوەدایە کە کۆکەرەوەی مەدرسەی عەقڵ و نەقڵە يعني مدرسەکەی وەکو چۆن ئیحتیمامی داوە گرنگی داوە بە عەقڵ گرنگی داوە بە زانستە نەقڵیەکان هەروەش گرنگی داوە بە زانستە عەقڵیەکان هەروەها کۆکەرەوەی زانستی فقه و زانستی تەسەووفیشە وەکو چۆن گرنگی دراوە بە فقهی ئیسلامی هەروەش گرنگی دراوە بە تەسەووفی ئیسلامی چونکە ئەگەر ئەو دوو مەدرسە ئاوێتەی یەک نەبن نابیغە و هەڵکەوتەی وە تیا دروست نابێت لەبەرەوە حەزرەتی شێخ عەبدوڵڵا بۆتە سەرچاوەی هەموو مەدرسەکانی تر و کەسایەتی زۆر گەورەی بەبەرهەم هێناوە لە نمونەی حەزرەتی مەولانا خالید و نمونەی شاعری گەورە و زانای بەرز نالی نمونەی مەلا جەلالی خوڕماڵی نمونەی زۆر پیاوی تریش کە دواتر سەرچاوەی ئەوین و عەشق و ئەدەب و شعر و زانست و تەسەووف بوون لە کوردستانە مامۆستا ئێمە لە کوردستان ئەستەجیلی تازە ئەم زانە گەورانە ئەم زاتە زۆر گرنگانەی سەلەفی ساڵحی خۆمان ناناسن ئەوەندی گرنگی بە کۆمەڵی زانای خەلیجی کۆمەڵی زانای تر لە عالەمی ئیسلامی ئادرێت و ئەوانە لە وڵاتی ئێمە گەوراکرێنەوەنە زانەکانی خۆمان بەڕاستی ونن بوون بەژێر دار و پردووی فرامۆشکردنەوە بۆ ئێمەوەمان لاتەوە ئایا شێخ عەبدوڵڵای خرپانی ئایا زاتێکی گەورەی وەکو مەولەنا خالیدی نەقشبەندی کە هەموو جیهانی ئیسلامی قەرزارێتی ئایا ئەم زاتە گەورانی لە بیارە لە هەولێرە لە حیدەریەکان ئەم زانە گەورانە ئێمە یعنی هۆکار چییە کە ئێمە ئەمانە ناکەینەوە پێشەنگی خۆمان بۆ زینویان نەکەینەوە بۆ بەرهەمەکانیان نەخینە بەرچاوی خەڵک بۆ وەکو سەلەفی ساڵح ئێمە سەیران نەکەین وڵی تەبانەوە ڕخنەیەکی زۆر وەجیهە پێویستە بگیرێ لە هەموو کۆمەلگای کوردەواری کە وەکو پێویست ئیحتیمام نادەن بە گرنگی نادەن بە کەسایەتیە بەنزنەکانی خۆیان ئەمە لەلایەک دوو هەمیش تەواضعی ئەو کەسایەتیانە لە کاتی خۆیان وای کردووە کە هێندە متەواضع و گردن کەس بوون حەزیان نەکردووە لە حوبی ظهور و لەوانە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئێمە ئیحتیمامیان پێ نەدەین و ئەوە ناگەیەنێ کە حقیقەتی ئەم پیاوانە و بەرجەستەیی هەموو زۆرە زانستێکتیانە نمایان نەکەین و ئاشکرای نەکەین چونکە هیچ یەک لەمانە کەمتر نین لە زۆر گەورە پیاوانی نەتەوەکانی تر بەڕاستی لەوەش مهمتر ئەوەیە ئەم گەورە پیاوانە ئەم زانا گەورانە بەڕاستی سەرچاوەی پێکەوە ژیان بوون یعنی هەرگیز لە سەردەمی چراخانی مەدارسی ئەمانە هیچ جۆرە ناکۆکیەک نە لە کۆمەڵگەی کوردەواریە ڕوویداوە حتا لەگەڵ پێکهاتەکانی ئەمانە بوونەتە باعیسی چرایەکی ڕۆشنکار و هیچ جۆرە کێشەیەک لە سەردەمی ئەمانە ڕووی نەداوە کێشەیەکیش ڕووی دابێ زۆر بە ئاسانی حەل کراوە و هیچ جۆرە تونڕەویەک نەبووە بەڵکو مەدرسەی ئەم پیاوانە فلتەری تونڕەوی بوون يعني هەر جۆرە تونڕەویەک هەبوو بێ فلتەر بوون لەبەرەوە پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ 100 ساڵ پێش خۆمان ئەو وەختە ئەم کێشانی کە ئێستا هەیە لە کوردستانە و ئەم بیرە هاوردەکراوانە کە بەداخەوە هاوردەکراوە لە خەلیجەوە و لە ملاو لەولاو ئەمانە کە سەرچاوی بیری تونڕەوی و سەرچاوی بیری لێکترازانی کۆمەڵگەی کوردستانن نامێنێ ئێمە ئەوانە سەلەفی ساڵحن بەڕاستی نەک خەڵکێکی تر شێخ عەبدوڵڵای خرپانی یەکێکە لە زانەگەورەکانی جیهان و یەکێکە لە زانەگەورەکانی کوردستان و بەداخەوە وەکو پێویست ڕێزی لێ نەگیراوە باسی نەکراوە مێژووی ژیانی نەنووسراوە ئەوەی کە ئێمە لێرە پێمان خۆشە ئەوەیە کە ناوی بخرێتە ناو ناوان و بژانەوەیەکی باش بۆ لێکۆڵینەوەیەکی باش بۆ ژیانی بکرێت و ژیانی بژێنرێتەوە و بچێتە ڕزێکی پێویستەوە کەشیاوی بێت ئەوەی کە فەرمووت یعنی ئەم زانایە لە چۆن بیناسین چۆن بزانین کە چه زانایەکی گەورە بووە ئەو تاریخی ژیانی ئەگەر بکوتی وڵی کاکە و تاریخی ژیانیەوە و عەزمکردنی ئێمە سەرچاوەمان نییە
سەرچاوی مێژوویمان کەمە لەسەر زانایانمان مامۆسایانمان خۆیان مێژووی ژیانی خۆیان نەنووسیوە خەڵکانێکی تر بۆیان نەنووسیون ئەبێ بگەڕێن و بەشراوە بە دەستخەتەکانە بە کتێبخانە کۆنەکانە بە وڵاتانی جیهانە بەڵکو لە هەر لایەکەوە تروسکایەکمان دەستکەوێت بیخێنە سەر ژیانی. بەنای خی گەورە دیارە دەستخۆشی بۆ هەڵسوڕێنەرانی ئەم کۆڕە و ئەم کۆبوونەوەیە بێگومان لە شعبڵای خەرپانیەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ هەموو زانەکانی ترمان گرنگە ئێمە خزمەتەکانیان ڕۆڵەکانیان و قوتابیەکانیان زیندووکەینەوە و باسی خزمەتەکانیان بکەین بۆ نەوەکانمان چونکە لێت نەشارمەوە ئێستا گەنجی ئێمە و نەوەکانی ئێمە زۆرێکیان هەن شارەزایی ژیانی ئەم پیاوانە نین شارەزایی خزمەتەکانی ئەم پیاوە گەورانە نین کە پیاوێکی وەکو شعبڵای خەرپانی 75 ساڵ تەدریسی کردبێ خزمەتێکی گەورەی کردووە و گرنگە بۆ ئەوەی فتوواکانیان لە ڕێگەی خوێندکارەکان و قوتابیەکانیانەوە لە ڕێگەی خزمەتەکانیانەوە لە ڕێگەی ئەو پیاگە گەورەی کە هەیەیان بۆ لە ناوچەکە لە وڵاتی ئێمە بیان ناسێنەوەنەوەکانمان بۆ ئەوی کە پێویستمان بە بیری تر و فکری تر و کەسانی تر نەبێ لە دەرەوە هەر ناوەکانیان و دواتر بەحس و لێکۆڵینەوە وەکو هەندێک لەو بەڕێزانە تەقدیمیان کرد ئەمانە بناسیێنین بە خەڵکی خۆمان خزمەتێکی گەورەیە و خزمەتێکی دیار. جنابی ماوەساوەڕاست بۆ جنابتان ئەگەر ناوی چەند کەسایەتی یەک چەند زانایەکی گەورەی جیهانی ئیسلامیان پێ بڵێن یا کوردستانی خۆمانمان پێ بڵێن کە ئەوانە ناودار وەکو مامۆستا شێخ عەبدوڵڵا بڵێن کێن ئەوانە کە زەڕورە بناسێنەوە کێن ئەوانە کە پێویستە ئەوە کۆڕبەندیان وەڵاهی بێگومان و کۆ بەڕێزانی شاریان پێدا مامۆستای بێدەنی یەکێکە لە پیاوە دیارەکان مامۆستای گەورە مامۆستای گەورەی گەڵاڵە مامۆستا مەلا محەممەد ڕەئیس من زۆرم خۆشەوێ و پیاوێکی دیار و گەورەیە جێگەی گرنگیە کە گرنگیان پێ بدرێ مامۆساکانی تری هەورامان مامۆساکانی گەرمیان مامۆساکانی باڵەکایەتی بن و ئادەم بنەماڵی حەیدەریەکان و مامۆسانی هەولێر و بەحەرکە ئەم مامۆسا بەڕێزانە جێگەی ئەوەن کە خزمەتەکانیان و ڕۆڵەکانیان و جێپەنجەکانیان بناسێنین بە میلەتەکەی خۆمان و بە نەوەکانی خۆمان بۆ ئەوەی کە وەکوتمان ئێستاشان کتێبەکانی مامۆستا تایری بەحەرکەی خوێنیتەوە بڕاو کە پێویست بە فتوای ئەو مفتیانە نییە کە ئێستا قسەکانیان بۆ بە مەرجع بۆ گەنجی ئێمە یعنی من تا مامۆسای بەحەرکەم هەبێت تا مامۆسای مدەڕیسم هەبێت تا مامۆسای گەورەی گەڵاڵم هەبێت تا مەلای گەورەی کۆیم هەبێت تا مامۆسای بێدەنیم هەبێت تا مامۆستا عەبدوڵڵای خەرپانیم هەبێت یعنی بڕوا بکە ئەمە مبالغە نییە بڵێم تا شریعەتی ئیسلام و مامۆستا عەبدولکەریم مدەڕیس هەبێکەی پێویستم بە فتوای وڵاتانی کە گرنگە ئێمە ئیش لەسەر ئەم گەورە پیاوانی خۆمان بکەین. مامۆستاگیان ئەگەر پرسیارێکتر بکەم لە جەنابەت چۆن بەڕاستی دەوری ئەوانە بگێڕینەوە ئێمە ئیش لەسەر چی بکەین باشە ئەو زانە گەوران چۆن جارێتتر بگەڕێنەوە ناومان ئایا بە کۆڕبەند بە ئاسارەکانیان بە شوێنەوەرەکانیان بە کەسایەتیەکەیان چۆن ئیش لەسەر وەڵڵا بێگومان جیهەتی معنی قەرزی زۆریان لەسەرشانە هەبێ و قەرزانە بنەوە بەداخەوە ئێمە 30 ساڵە خاوەنی ئیدارێکی خۆمانێ لە 91ەوە گەر بڵێن لە 91ەوە تا 2000ەکانیش بۆمان نەکراوە بەڵام لە دوای 2000ەکان و 2003ەوە حسابی بکەین 20 ساڵە ئێمەمان توانێ خزمەتێکی گەورە بکەین ئەمە لەسەر لایەنی معنی لەلایەن وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان لیژنە باڵا فتواکان دواتر بۆ هەموو لایەکمان من لە ئاستی خۆمەوە جەنابەت وەکو ڕاگەیانکارێ جەنابەت وەکو نووسەرێ هەر بە ڕێزێکیکە لە هەر جێگەیەکەوە هەموو لایەکمان قەرزاری ئەم زانە گەورانەی ناو وڵاتی کوردەواری خۆمانین لە وتاری جومعەکانمانە لە کۆڕ و کۆبوونەوەکانمانە حتا لە سوڵح و ئاشتەوایەکانمانە گرنگە باس لە نەجابەتی ئەم مامۆستا گەورانەی ئێمە بکەین کە چۆن خزمەتیان کردووە بە ئاستی کۆمەڵایەتی وەکو جەنابی دکتۆر حەسەنی شاری پێکرد مفتی ئەم شارەی هەڵەبجە چۆن دەرگای کردوێتەوە و خزمەتی حتا نەک بە موسڵمانان خزمەتی بە کاکەیەکان و جلۆکەکانی ئەم شارە کردووە گرنگە ئێمە ئەم ڕۆحی ئاشتی و پێکەوە ژیان
و احترام گرتن لە یەکتر و ئەم بابەتانە زیندووکەینەوە ئەم خزمەتانەیان بۆ نەوەکانمان ئاشنا بکەین و دوور بکەینەوە لە بیری تۆراندن و تۆقااندن و خەڵک تەکفیرکردن و ئەم بابەتانە خزمەتی ئێمەی نەکرد و تاقیش کرانەوە ومێدەکەم ئینشاءڵڵاوە بەرەو کۆتایی بوون بە فکری تۆنڕاوێتی ئینشاءڵڵا. جنابی شێخ عەبدوڵڵای خەرپانی طبعاً یەکێک بۆ لەو زاتانەی کە لە کوردستانە ئەستێرەیەکی ڕووناکە بە ئاسمانی زانست و عیلمەوە و هەموو ئەم مەجلیسی کە گیراوە ئەو ڕێکخراوە بە ڕێزە ئەم مەجلیسیان گرتووە بۆ زیندووکردنەوەی و بۆ زیاتر تشویق و ناساندنی ئەو زاتەیە بە ئەم جیلە نوێیە و بە هیوای ئەوەی کە ئینشاءڵڵا ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی ئەمسالی بەڕێستان و ئەو ڕێکخراوانەی تری زانستی کە زیاتر لا بکەنەوە بەلای ئەو زانایانەی کە لەم سەردەمەدا بۆ جیلی تازە بناسێنرێن ئینشاءڵڵا بە دەستخۆشی بۆ بەڕێستان و دیارە شێخ عەبدوڵڵای خەرپانی یعنی زاتێکی زۆر گەورە بۆ لە بواری زانستیدا لە بواری عیلمەکانە و ئینشاءڵڵا تەمەنا ئەکەین کە ئەمە سەرەتایەک بێ بۆ داهاتوویەکی ڕوونتری. لە ڕاستیە من پیرۆزبایی لەم هەنگاوەکەم هەنگاوێکی زۆر پیرۆزە و شێخ عەبدوڵڵای خەرپانی یەکێکە لەو زانا گەورانەی کە ڕۆڵێکی ئێژگار گەورەی هەبووە لە پێگەیاندنی مامۆستا و مەلا و حوجرە و خوێندەواریە بۆ زیندووکردنەوەی ئەم یادانە ئەوەمان پێڵێ کە میلەتی کورد میلەتێکە لە دێر زەمانەوە بە دوای خوێندن و نووسین و کتێب و ڕووناکبیریەوە بووە و یەکێک لەو لووتکە زۆر دیارانە شێخ عەبدوڵڵای خەرپانی بووە کە وانەی وتۆتەوە بە زۆربەی مەلا و کەسایەتیەکانی کوردستان کە ئەمە جێگەی شانازیە بەڕاستی بۆ ئەم ناوچەیە و بە تایبەتی بۆ هەڵەبجە کە بەتەنیا هەر شێخ عەبدوڵڵای خەرپانی نییە هەڵەبجە مەولەوی دروست کردووە گۆرانە کۆمەڵی خەڵقی ترە کە ئەمانە هەموو ئەبن بە خاڵە ڕووناکەکان بۆ مێژووی ئەدەب و ڕووناکبیری و زانست لە کوردستانە و بە تایبەتی لە هەڵەبجە. پەیوەندی ئەو زانایانە کاتی خۆی بڵین لە شارێکەوە بۆ شارێکی تر یا پەیوەندی زانستیان چۆن بۆ مامۆساوەکو ئاگادار بن سەمەولەوی یاخود شێخانی بیارە یاخود زانانی هەڵەبجە زانایانی شوێنانی تر توانیوانە ئەو پەیوەندی کە ئێستا بڵین ئاسانە ئەو کاتە قورس بۆ زۆر زەحمەت بوو بەس پەیوەندیش هەبووە خۆی پەیوەندێکی زۆر پتەوە هەبووە چونکە ئەو کاتە خەڵق بە دوای خوێندنە گەڕاوە بە دوای مزگەوتێکە بە دوای مەلایەکی زانا گەڕاوە کە دەرسی پێ بڵێ اینجا ئەمە وا ئەکات کە پەیوەندی دروستکە پەیوەندیەکان جاری وا بووە فەقەیەک دەمزگەوتی کردووە تا مەلایەکی باشی دەستکەوتەوە دەرسی پێ بڵێ بە تایبەتی دۆزینەوەی مەلا گەورەکان وەکو شێخ عەبدوڵڵای خەرپانی و ئەوانە دەست کەم کەس کەوتون کە دەرسیان پێ بڵێ و دیارە ئەوانیش یەکێکە لە ئاستێکان نەبوو بێ دەرسیان پێ نەوتووە زۆر جارە هەبووە وەک مستەمیع جۆگرتن لە حەلەقاتی تەدریسە هەندێکیان جۆگر بوون هەندێکیان تەدریسیان خوێنەوە و ئەمە ئەم مەسیرەیە لە کۆنەوە دەستی پێ کردووە هەتا گەشتۆتە ئێستا و ئەوەش ئەسلمێنێکە میلەتی کورد میلەتێ بۆ دانەنیشتووە میلەتێ بۆ لەگەڵ ئەوەی کە شوێنەکەی دوورە دەست بۆ لە شارستانەتی و لەوانە بەڵام لەگەڵ ئەوە هەر دانەنیشتووە هەر بە دوای زانست و بە دوای عیلم و بە دوای ئەمانە و ئەوەی کە شوێنی زانست و ئەوانە بووە هەمووی لە مزگەوتەکانەوە بووە ئەو زانستە ئاینیانە ڕۆڵێکی وای بینیوە چ بۆ بنجبەستکردنی ژیانی کۆمەڵایەتی ڕێکخستنی ژیانی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەیەکی دواکەوتووە واتە ئەو زانە گەورانە چەند ئەرکێکیان هەبووە ئەرکی زانستیان لەسەر بووە ئەرکی کۆمەڵایەتی ئاشتەوایی ناو میلەت ئەمانە هەموو ڕۆڵی گەورەیان بنیوە لەو بوارانە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ بە خۆشحاڵی و بەشدار بووین لە مەراسیمێکی پڕ لەشکۆ
بۆ یادی خۆشەویست و بەڕێز جەنابی شێخ عەبدوڵڵای خەرپانی کە گوزارش دەکات لەوەی کە ئەم دەڤەرە پڕی بووە لە دانا و زانا و ژیر و بیرڕووناک خاوەنی مەدرسەیەکی سەربەخۆ بووە بەردەوام لە پێگەیاندنی زانایان مەدرسەکە بەردەوامی هەیە بە هاوشانی مەدرسەکانی کە خزمەتیان بە ڕابوونی ئیسلامی بە شێوە گشتەکەی کردووە. ئێمە لە خزمەت ئەم مەراسیمە سوودمەند بووین بەو تاریخە گەورەیە کە مامۆستایان هەمیشە قوربانی زۆریان داوە لە پێگەیاندن و تێگەیاندنی زانایانە. زانایانیش بەڕاستی لە کوردەواری خۆمانە جێگە و پێگەیەکی گەورەیان بووە و بەردەوامیش هەیەە کە ئێمە لە ڕۆژگارەکانی کوردستانی خۆمانە ئەم شتۆیە بە بەرزی ڕاگیرێن نیشانەی ئەوەیە کە ئەهلی عیلم ڕێزێکی گەورەیان هەر لە دنیا هەیە و لە دوای وفاتیشیان جێدەست و جێپەنجەی خۆیان بە دیاری ئەمێنێتەوە. ومێدەکەین مامۆستا لە شوێنی ئاواتی هەمومان نابێ لە ڕیزی پیاوچەکان و زانایان و سدیقی نابێ ئینشاءڵڵا لەو پایی لە فیردەوسی باڵا بێ وەنەوە ئەولادەکانیشی لەسەر پێگەیاندنی خەڵکی بەردەوام بن لەسەر عەقیدەیەکی پاک مێزەرەکانیان بە پاکی بهێڵنەوە کە ئەو زانایانە هەمیشە بەڕاستی بە پاکێتی هاتوون بۆیە بە پاکێتی ماونەتەوە. ئەو قوتە فەقیانی کە مەشهورن لەسەر دەمی شێخ عەبدوڵڵایە کێن لای ئەو تدریسیان کردووە دەرسەکەن؟ بەڕاستی حەزەتی شێخ عەبدوڵڵا نوخبەی علەما و زانایانی کوردستان لە هەموو ڕوانگەی طریقەت و تەسەووف و عیلم و زانستەوە لە ڕوانگەی ئەدەبیات و هونەر و فێرکاریەوە لە هەموو ڕوانگە کۆمەڵایەتیەکانەوە ئەوەی کە پێیگەیاندووە نوخبە بووە، یعنی کەسە شارەزاکان بووە. زاسێکی وەکو حەزەتی مەولانا خالدی نەقشبەندی پێگەیاندووە کە سەرانسەری دنیا هەر هەمووی قەرزاری عیلم و زانستیەوە. زاتێکی وەکو نالی شاعری پێگەیاندووە کە ئوستاز و وەکو ئەمیر و شوعەڕای عەرەب چۆن شەوخیە بەنسبەت کوردیشەوە ئەو زاتەیە ئەمیری شوعەرای کوردەکانە. زاتێکی وەکو مفتی زەهاوی پێگەیاندووە کە 50 ساڵ مفتی هەموو عێراق بووە. یعنی ئەوانەی کە ئەم ئیبن الطالیع مامۆستا مەلا ئەحمەدی نوێتشەییە کە لە دنیا هەموو مەدرسەیە کە ڕشتەی دراسە و ئیجازەنامەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو زاتەیە کە لە کوردستانی ڕۆژهەڵاتا بووە. ئەمانە هەمویان پێگەشتووی دەستی ئەم زاتە گەورەیان جێی بەهرە و شانازیە کە الحەمدولله دەور و ڕۆڵی گرنگ و چاکی هەبووە. مامۆستا عەزێتێکتەین هەرچەندە جنابەت وتارت هەیە و مانوتەکەین، بەڵام پێمان خۆشە شێخ عەبدوڵڵای خەرپانی بنەشەکەیان لەکوێ بوو لەکوێ هاتوونەتە ئێرە و ئایا پشتا و پشتیشان هەر بە هەمان شێوە عالم و زانا بوون؟ 335 ساڵ لەمەوبەر مامۆستا شێخ محەممەد کۆستە کە باوای حەزەتی شێخ عەبدوڵڵای خەرپانیە خێزانی دروست کردووە لە تەکیەی قەرەداغا. دوایەوە لە 25 ساڵیە تەشریفی هێناوە بۆ منتیقەی خەرپانی و ناوچەی خورماڵ. لە خورماڵە ماڵ و مزگەوت و تەکیەیان دروست کردووە. دوایەوە مباشەرەتەن لە هەڵەبژە مزگەوتی جامیعیان دروست کردووە و ئەم ڕشتەیە ئەگەڕێنەوە بۆ ڕشتەی پیرۆزی ساداتی سەر بە ڕێچکەی پیرۆزی حەزەتی ئیمام هەمزەی کوڕی ئیمام موسای کاظم کوڕی ئیمام زەین العابدین کوڕەزای حەزەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کچەزای حەزەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مامۆستاگیان شتێک ماوە کە باسی بکەین، ئەویش کتێبەکەی جەنابتانە کە لەسەر ئەم زاتە گەورەیە نووسیوتانە و ئێستا شکرە بە خەڵات لە ئەم ئاهەنگ و لەم کۆڕبەندەیە. چۆن بۆ فکری ئەم کتێبە لای جنابەت گەڵاڵە؟ حقیقەتەن کۆمەڵێک لە عولەما و زاناکان پێش من دەور و ڕۆڵی گرنگیان بینیوە لە دراسەکردنی ژیانی حەزەتی شێخ عەبدوڵڵای خەرپانیە، هەرچەندە هەر یەکە بە شێوەیەکی تایبەتی کەم زۆر، وەکو مامۆستای خاڵ وەکو مامۆستا شێخ عەلی قەرەداغی لە ساڵی 1974 لە خلالی مەخطوطاتی مەکتەبەکەیەوە نووسراوی تایبەتی هەبووە لەسەری جێگەی تەقدیر و ڕێزە وهو بسبق حائز تفضيلا مستوجب ثنائي الجميلة والله أرجو بدعاء وافر لي ولهم في درجات آخرة إن شاء الله. حقيقة ئەمە هەر فکرەیە هەر گەڵاڵە بووە لە بێتمانە بە ئەرک و واجبی سەرشان مازانیەوە پێش ئەو ژیان و ژیاننامەی
ئەو کەسایەتە گەورانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجا بوونێکە لەوانە حەزەتی شێخ عوسمانی سیراجەدین کە بە 12 مجلد تا ئیسا طبع بووە و مەشایخانی بیارە لە حەزەتی سیراجەدینی تەوێڵە و حەزەتی مەولاناوە هەتا وەکو حەزەتی شێخ عەلاءالدین ئەویش بە 4 مجلدی گەورە الحەمدوللا طبع بووە. دوای ئەوە لەسەر ژیانی باوکم مامۆستا شێخ خالیدی موفتی نووسیمان و فکرەکە ئەوە بوو لەسەر ژیانی حەزەتی شێخ عەبدوڵڵای خەرپانیش دەست پێ بکەین و ئینشاءڵڵا ئومێد دەکەین کە ئەوەش کە ماوە دوای ئەمان تەواوی بکەین. شێخ عەبدوڵڵا یەکێک بۆ لەو کەسانەی کە بەرجەستەی ئەم فەرموودە بووە. تەواضوعی معنەوی بەهێزترە لەسەر ڕازگۆیی. یەکێک لەوانەی کە قوتابی و خوێنکار و فەقێی شێخ عەبدوڵڵای خەرپانی بووە. بریتی بۆ لە مەلا عومەری کوڕی شێخ عەبدولەتیفی قەرەداغی لە سەرەتای خوێندنی لە خزمەت باوکیا و پاشان لە گوندی مۆرتکە لای مەلا عەبدولغەفوری مۆرتکەی خوێندوێتی و دوای ماوەیەک چۆتە خوێندنگاکەی عەلامەی زەمان خەرپانی و بەردەوام بووە لە خزمەتیا تا ئیجازەی عیلمی لێوەرگرتووە. زۆرێک لە زانایان و کەسانی هەڵکەوتووی زەمانەی خۆی وەکو مەحوی و وەکو نالی و مەولەوی و هەروەها زانایانی تریش لە خزمەتیا دەرزیان خوێندووە و ئیجازەیان وەرگرتووە. شێخ عەبدوڵڵای خەرپانی بە هۆز و عەشرەتانەی نازیوە، چونکە لە هۆز و عەشرەتەکەی ئەندازەیە دوور کەوتۆتەوە، بە کوڕووکاڵیان نەنازیوە، بە ماڵ و سامانان نەینازیوە، کاتێکیش زیاد لە ئەندازەی پێویست ماڵی هەبووە تەخشان و پەخشانی پێ نەکردووە، چونکە ماڵی وەقف بووە یان لەبەر ئەوە کراوە بە مڵکی خۆی کە خزمەتی زانست و دینی پێکردووە. بۆیە شێخی خەرپانی وەک ئەمانەت دەستی بۆ پارە و سامان بردووە و هەرگیز زیادەڕەوی لە ژیانیا بەدی نەکراوە. لە عەلامەی خەرپانیەوە هەرگیز نەبیستراوە کە ئیرەی واتە حەسوودی بە کەسێ بردبێت و نێوانیان تێکچوو بێت. لەگەڵ زانایانە بەینی زۆر باش بووە، چونکە ئەوەی ئیرەیی بە کەسانی دیکە ئەبات یا بە کەم سەیری زانایانی ترەکە یا لەبەرەوەیە لە ماڵە پێویستی پێیان هەیە کە ئەم پێویستی بە ماڵ و ڕز و باخ و سامانی کەس نەبووە، یا لەبەرەوەیە کە لە زانستا هەست بە نەقس و کەمی بکە کە ئەم سیفەتەش لە شێخی خەرپانیا بوونی نەبووە، چونکە بەڕاستی کەماڵی زانست و ڕەوشت و بەها پیرۆزەکان لە کردار و ڕەفتار و گفتاریە ئەوەندەی خوا بە بەندەی بەخشی بێت تایە بەدی ئەکرا، هەرگیز شعوری کەسی بریندار نەکردووە و وەزانایان و پێشینانی خۆی بە پێشەنگی خۆی زانیوە و هەرگیز ئیرەی بە هیچ کەسێک نەبردووە. نمونەی ئەخلاق خوداپەرست بێ، کۆتایی نەکا دەم و دەست و دڵ، لە ڕێی چاکەدا تا ئەچێتە گڵ، شەوی تاریکی جەهل و نەفامی، ڕوون بکاتەوە بە عیلم و فامی، دەرگای دەرونی بیر بکاتەوە، نەگڕاستی لە بیر خەڵک باتەوە. نەکا زانیاری خۆی بشارێتۆ، بە ماڵی دنیا ئەو بیگۆڕێتۆ، زانا زانستی نەبەخشێتەوە، بە کەڕووکوێری زیندۆ بێتەوە. زانیاری زانا ئەمانەتێکە، بیگەێنە جێ خەیانەت مەکە، زانای دین ئەگەر بەو شێوە نەبێ، وەفای زانیاری بەلاوە نەبێ، بێقەدر و حورمەت بێبەها دەبێ، لە بەردەم خواشدا باش ڕسوا دەبێت. تۆی زانا ئەگەر ڕەوشت بەرز نەبی، شوێنکەوتووی یاسای پێغەمبەر نەبی، مێزەری عیززەت لەسەر نەبەستی، زەلیل و داما و هەمیشە پەستی. هەرگیز مەنازە بە جوبە و مێزەر، بە عەبای ڕەواڵەت قەد مەکەرە بەر، جابا مێزەرت هەر سپی و جوان بێ، جوبەکەی بەرد کاڵای وێنان بێ، بە هەڵمەد وەکو پڵنگ وهابی، زانا و ئاگادار زۆر بێپەروابی، کردەوەت بە پێی زانیاریت نەبێ، باوەڕ و وەفا پێشەوات نەبێ، بێگومان دنیات سەرکەوتوو نابێ، لەو دنیاش قەدرت لای خوددا نابێ. دەبا هەمومان دەست بەرزکەینەوە، لە قاپی خوددا بپاڕێنەوە، بڵێن ئەی خوددا زانای زانایان، بمان خەسەر ڕێی زانست و عیرفان، بۆ گرتنی ڕێی چاکەی پێشینان، بۆ شوێنکەوتنی ڕێبازی قورئان. هیدایەتماندا هەتاکو ماوین، لەو ڕێ لا نەدەین کە بۆت داناوین.